بەخەڵۆ گەیشتی پێی بگە شتێکیاڵە ڕوویداوە؟ نا وا وردە وردە تۆڵی خۆمان وەردەگرینەوە بەڵام هەندێک شتێ دەیکەین دڵم خۆش ناکە کامیل. حەز دەکەی بە ئەمڕۆ ئەوەندە بەس بێ کەمێ پشوودا؟ نا هێشتا کارمان تەواو نەبووە. نیگەران مەبە ئەمەیان دڵم خۆش دەکا. ئەرێوە چیا؟ هەر تایبەتە بە ئۆتێلەکە. هەمووی تایبەتە بە ئوتێلەکە. ئێستا مێشکم ئەشتانە وەرناگرێ. تۆ پێشتریش مێشکت هەروە بوو عەلی. بە جەنگیزم دەگوت هۆڵەش یاری هۆڵێکیش بۆ ململانەیە شەم بە شانی یەک زۆر بەناوبانگ. ها تۆ پێت چۆنە؟ تۆ یاریەکان کە پێکەوە دەبین زۆر گرینگە بۆ سومعشمان باشترە. دەتوانین کەمێ قسە بکەین بێکەوە؟ بێگومان هاو باش بە خۆشحاڵیەوە گوێم لێتە. بەتەنیا خواسەیە بەڵێ گیانە بێگومان ئاساییە. عەلی کەمێ بەتەنیا جێمان دەهێڵی؟ نەڵێ لە گرێ بەستەکە پەشیمان بوو تۆ ئەگینا بە عەلی دەڵێن جاشتیوانەکەی. جەنگیز ئەو قومارخانەیە ئوتێلەکە دوو دنیای جودان. من ئەو دنیای وەکو تۆپ دەسوڕێنم تۆ نیگەران مەبە. ئەم پرۆژەیە وەک ئەوەی قوبرس نیە جەنگیز. ئەوەی ئێرە دەیە بەردەوام مێشکت پێوە سەرقەڵ بێ. هەموو کارەکەمان چاودێری دەکرێت. هەموو شتێک تۆمار دەکرێت. هەموو شتێک یاسایی دەبێ. بێگومان بێگومان. تەنها وشت بۆ ناژمێرم جەنگیز. گەر بێکەوەم کارە بکەین پێشوەختم دەبێت لە شتێک دڵنیا بم. گوێم لێتە. دەبێ ئەم دنیای لێرە جێبێڵی. نەبێ هیچ شتێکی ئێرە لەگەڵ خۆت بێنی بۆ ئەوێ. وەکو چی؟ وەکو قومار، وەکو چەک، هەر شتێکە ناشرینمان دەکا، هەر شتێک شوکمان دەکا. وەک ئەو کەسانەی سەرۆکی پیاوخراپ و ئاژاواتچەکانن. یانی وەکو عەلی؟ عەلی بڕۆ دەرێ. عەلی کەسێکی سەرگەرمە بەڵام سوودی زۆرە بۆمان. دڵنیام بۆ تو سوودی هەیە جەنگیز، بەڵام بۆ من هیچ سوودی نییە. پێڕی ئەو کەسێکی ڕازگۆشە دەتوانی متمانەی تەواوی پێ بکەیت. من متمانەی پێ ناکەم. بێگومان متمانم پێ ناکەی خەشمار. بۆ سووری لەسەر جیانە بنەوە عەلی. شتێکەیە کە پێویستکەم بیزانم لە نێوان خۆتاندا؟ نەخێر بەڵام بەبێ عەلی ئەو کارە ناچێتە ڕێوە ئازال. هەر کاتێکی ئەو پێویستە. ئەفەرین پڕەکەی خۆم. چی بوو سوودی نییە؟ بەڕوونی بیڵم من وام بیر دەکردەوە کە بەیەکەوە کاری جوان بکەین. بێگومان وا دەبێ. من و تۆ جەنگیز ئەوە چارەسەرکە. ئیتر خۆت بەڕووی عەلی کراوەی. دەزانم واسێنایان شێ ناکە و زەحمەتە بۆت ڕاستە؟ کوڕە من و تۆ. بەڵام تەنها من و تۆ بەرز دەبینەوە. ڕابردۆکان دەبێ فرەدەی. ئەو شوێنی بۆ دەچین جێی کەسانی وەک عەلی نابێتەوە. ڕاست دەکەی بەڵام لە تو تێدەگەم جەنگیز. ئەو کارە بەستێ وگڵانی هاوڕەکان دەکرێت زەحمەتە. منیش دەبەر ئەوە ئەو شتە دەڵێم تا بە ئاسوودەی دوور لەو کار بکەین. عەلی هەبێ من نیم. ئەها ئەگەر چوە لە ئارادایە هەر ئێستا بڵێ. شتێ بڵێ جەنگیز. شتێ بڵێ جەنگیز. شتێ بڵێ.
باشە براکەم باوا بێ خوا لە منتان بستێنێ گورە خوا لە ناوتان ببە خوا لە ناوتان ببە ماندوو نەبی تۆ ئێستا خەریکی چی من باش تێ دەگەم هەموو کەسێک دەزانێت لە ئاودەستی دەکا پێ بکەنە دەی پێ بکەنە ئیتر نابێ من بێم بۆ ئەوێ بەتەماکی شەم لێ بکەین با قسە لەسەر من دەکەی کە خراپم بۆیە منیش نایم بۆ ئەوێ بێگومان چونکە هیچ چارەیەشترت نییە نەیخۆی تاڵە برادەر ناهێڵم ئەویش لەگەڵت بێ هەر ئەوەندە دەستێ عالی چونکە تۆ هیچ شتێکت نییە کە خاوەنی بی بەڵام شتێکێ بیری چۆش ساوی بۆ بکەی برادەر ئەو کەسێکە هیچ شتێکی نییە واتە ئەو کەسە هیچ شتێکیشی نییە تا لە دەستی بدات تۆ هیچ شتێکت نییە بەڵام شتێکت هەیە تا لاستی بدەی عالی وای ئەگەر تووشی چێشێک دەبووم لەگەڵت جێمەتمانەترین شتم لێ دەبەردی عالی ئێستا خەڵکی لێت دەپرسن وە گوێ دۆڕادەگرن وای ئەگەر لەگەڵت تووشی دەردێک دەبووم ئەو گازە جێمەترسی ئەوانە دەمبرد و پێی دەم خەساندی تۆ تەنها یەک شت هەیە تا لێ دەستی بدەی عالی ئەنجا دەڵێن کەس لە عالی هاتی و ناترسێ چەندی دێتەوە پێی ڕابێرە بیرکەوت کە عالی کەس حسابی بۆ ناکە عالیەکی گوناح بێتوانە و عالیەکی دامە و بێتاقەت گەر لەگەڵ تۆ تووشی کێشەیەک بوومایە یەک یەک ئەو شتانم بەڕوود دادەوت پێم دەوتی بەم زوانە چیت بەسەر دێنم بە شێوێک دەمهێنا بەرچاوە دوەک بڵێ بینیوتە مام نەیە دایی سەری خۆشت بخورێنی بەس بەداخەوە هیچ کێشەیەکم لەگەڵت نییە خەمت نەبێ کوڕە دەبێت تۆ چێوی تۆ نامبینی من کەسێکم هەموو شتێکم بێ ئەوە هیچیش دەست بدەم